يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە دوو وتاری ڕابردوودا لە خزمەت قورئانی پیرۆزدا بووین. چووینە خزمەت سوورەتی ئەششوڕا لە ئایەتی 36 بۆ ئایەتی 43. خوای پەروەردگار لەو کۆپ لە ئایەتەی سوورەتی ئەششوڕادا باسی ئەوەی بۆ کردین ئەگەر تۆی مرۆڤ دەتەوێت بە ئاسوودەیی بژی، لە بەڵای شەڕەنگێزان و دەروون پیسان بە دوور بی، دووشت بکە. یەکەمیان خۆت لە ناخی خۆتدا حەزت بە ئاژاوە و بە شەڕ و بە فیتنە نەبێ، خۆزگەی پێمەخوازە. دایمە دوعا بکە و لەخوا بپاڕێەوە، بڵێ خوای پەروەردگار لە شەڕ و بەڵا و فیتنە بە دوورم کەی. دووەمیان خۆت لە بەڵای لابەلا بپارێزە، چونکە لە وتارەکانی ڕابردوودا باسی ئەومان کرد بۆ جەنابتان ئەگەر ئینسان چەندە خۆی چاک و پاک و بێوەی و سەلامەت بێ، خەڵکانێک کەن شەڕانگێزن، فیتنەچین، کەسانی لارن، لاسارن، یەخەت پێدەگرن، بەرەو ڕوود دێن، دەستە و یەخەت دەبن و پێویستە تۆ خۆتیان لێلادەی، نەک بەرەو ڕووی بەڵاکە ناچی. ئەگەر بەڵاژ یەخەی گرتی بە پشتیوانی خوا خۆتی لێلا دەدەی، بۆ ئەوەی ئەم چەند ساڵی ژیانی دنیات بە ئاسوودەی و بە سەلامەتی خۆت و ماڵ و منداڵت بەسەر بەری. لە دوو وتاری ڕابردوودا قورئان لە سوورەتی ئەششوڕادا بە کورتی و پوختی عەرزتان دەکەمەوە ئەوەی پێوتین دەروون گەورە بە، کزۆڵ و زەلیل مەبە، بە مەردی داوای مافی خۆت بکە، کێشەی بچووک گەورە مەکە. هەمیشە قورئان بەتایبەت لەم چەند ئاەتانەدا بازنەی تۆڵەکردنەوەمان بۆ زۆر تەسک و بچووک دەکاتەوە، بەڵام بازنەی لێبوردن و چاوپۆشیمان بۆ فراوان دەکا. خوای پەروەردگار فەرمووی: وجزاء سيئة سيئة مثلها فمن عفا وأصلح فأجره على الله إنه لا يحب الظالمين. بەڕێزان، پەروەردگار ڕێگەی پێداوی کاتێستەمت لێ دەکرێت بە ئەندازەی خۆت مافی خۆت وەرگریەوە، بەڵام سەیری وردی قورئان کەن چۆن بازنەی ماڤوەرگرتن و تۆڵە بچووک دەکاتەوە لە سەرمان. دەفەرمێ: وجزاء سيئة سيئة مثلها. کەسێ خراپەیەکی لەگەڵا کردی، ڕێگەت پێدراوە بە ئەندازەی خۆی مافەکەی خۆت وەرگریەوە و خراپەی لەگەڵا بکەیتەوە، بەڵام مثلها ئەو وشەیە بابەتەکە قەتیز دەکا، واتە زۆر قورسی دەکا لەسەرت کاتێک کەوا مثلەکە زۆر بەگرانی دێتەوە. کەسێ مستێکی لێداوی، شەرع دەفەرمێ مافی ئەوەت هەیە تۆش مستێکی پێ بچێشیتەوە، بۆکسێکی لێ بدەیتەوە، بەڵام دەبێ ئاگار لێبێ لە ڕووی چەندێتیەوە یەک دانە بێ، ئەو یەک دانە بۆ تۆش یەک دانە بێ. لە ڕووی چۆنیەتیەوە نابێت لەوەی ئەو بە قووەتتر بێ، نابێت زیاتر ئازاری بدەی. ئەو بە باڵتی کێشاوە، تۆ نابێت لە سەر دڵی بدەیتەوە. خوا زۆر بچووکی کردەوە، ئەگەر وان نەکرد لە کۆتاییەکەیە دەفەرمێ إنه لا يحب الظالمين. خوا تۆشی خۆش ناوێت کە لە تۆڵەکردنەوە شاستەمت کردووە. بۆیە دەمانترسێنێت تۆ وەکو بڕوادار بەوە دەڵی خوای پەروەردگار ئەترسم لە حەدی خۆم بترازێم، جا ئەو کاتە من لە مەزلومەوە بووم بە زاڵم، تۆ دیفاع لێ دەکردم کە مەزلوم بووم، ئێستا تۆ خۆشت ناوم و دیفاعم لێ ناکەی. بۆیە خوا لە ناوەڕاستە فەرمووی فەمەن عەفا وەئەصلەح. کەسێک ستەمی لێ کردی، دوای هاتە بەردەستت، توانای تۆڵەکردنەوەت هەبوو، لەبەر خاتری خوا لێی بورای، وتت با دەرگای ئەم شەڕە داخەم، با فیتنەیەکە گەورەتر نەبێ، با خزم و قەومیش بەهۆی منەوە تووشی شەڕ و ئاژاوەیەک نەبوو، خەڵکێکی بێتاوانی تێدا نەچێ. بە یەک ئیمزای تۆ لە مەحکەمە
بە یەک لێبوردنی تۆ لەبەر چەند چاوی پیاوی بەڕێزی وەکو جەنابتاندا ئەو بە ئاگرەکەی فیتنەیەکەدا کرا تۆ لەبەر خاتری خوا کوژانتەوە. خوای پەروەردگار دەفەرمێ ئەجری ئەو کەسەی کە لێبوردەیە لە لای منە، تۆ پاداشتی خۆل لە من وەرگرەوە، بەخوا لەم دنیا بە عیززەتت دەکەم، بەو لێبوردنە زەلیل نابی، بەو لێبوردنە خەڵکێک بڵێ وەڵا نەیتوانی، بەڵام خوا عیززەتدارت دەکا، خوا بەتوانات دەکا، خوا لە بەڵا لات دەدا. لە قیامەتیشا ئەو ڕۆژەی کە ئینسان محتاجە بۆ چاکەیەک ئەجری خۆل لای خوای پەروەردگار وەرگرەوە. بەڵام بەڕێزان خوا فەرمووی عەفا و ئەصلەحا، ئەو کەسەی کە لێی دەبووری بەڕاستی شایانی لێبوردن بێ، شایانی لێبوردن بێ بەوەی کە بەم لێبوردنە ببێتە کەسێکی چاک، نەک شوڵی لێ هەڵکێشێ، نەک بەوەی کە هەر ڕۆژە پەلاماری کەسێکدا و ماڵی کەسێک بخوا هەر سوڵحی بۆ بکرێ و عەفو بکرێ، ئەم زیاتر خراپ بێ، ئەم زیاتر خۆی لا گەورە بێ و ستەمەکەی زیاتر کە. بۆیە ئینسانەکان دوو جۆرن، خەڵک لەم سەر زەوێدا پۆلێن کراوە بۆ دوو کەس، کەریم لەگەڵ لەئیم. ئینسانی کەریم واتە کەسی بەڕێز وەکو جەنابتان، کەسی بەڕێز، کەسی بە حرمەت، کەسی خانەدان، کەسی بەخشندە، کەسێک کە تووشی هەڵە دەبێ بەڵام عیبەی پێ عیبە. کەسی کەریم ئەوەیە فریشتە نییە، بەخوا براویژ ئینسانە و تووشی هەڵەش دەبێ و قسەی هەڵەش دەدەمی دەرەسێ و تووشی دەمەبۆڵە و شەڕیش دەبێ، بەڵام پێی دەمرێ ئەوە نە عیبەی پێ عیبە کە خەڵک ناوی ببیستێ، ئەوەندە پێ عیبە بچێتە مەخفەری پۆلیس و شورتە و ئاسایش و بەردەمی حاکم، عیبەی پێ عیبە. دانیش بە هەڵەی خۆی دادەنێ، کاتێک کەوا شتێکی لەدەست قەوما داوای لێبوردن دەکا، ئەم کەسە ئەگەر بیبووری ئەجر لای خوایە، چونکە خۆی بەڕێزە، تووشی هەڵە بووە، لە دەستی ترازاوە، لە ئان و ساتێکا دەڵێ هەموو کات عەقڵ میوان نییە لای ئینسان، عەقڵی لەو وەختەیە لەوێ نەبوو تووشی ئەم ڕووداوە تاڵە بوو بەرامبەرت، عەفوی کەی جارشکە دووبارەی ناکاتەوە، بەخۆی دادەچێتەوە، هەر ئەو عەفوکردنە بۆ خۆی مردنێکە پێی، ئەوەندەی ئینسانێکی بەڕێزە. ئەمە بەڕاستی شایانە لێی ببووری. دووەمیان ئینسانی لەئیم، ڕێزم هەیە بۆ ڕووی جەنابتان یەک بە یەک دوو لێیەوە. ئینسانی لەئیم واتە ئینسانێکە ناکەس بەچەیە، ئینسانێکە وەکو بڵقی سەر ئاو وایە، هیچە و پوچە، ئەها کەفی سەر دەریاتان بینیوە، دنیایەک داگیر دەکا، ئەگەر هەیە هیچە، هەر هیچ نییە، ئەگەر بووشە پوچە ناوەی بڵقە هیچ نییە، هەر ئاکەی یەک دەرزی لە دێ فش دەبێتەوە، یەک فویلەکەی دت بادەیبە. ئینسانێکە خۆی زۆر بە گەورە دەزانێ، زۆر خۆی لا گەورەیە، ئاژاوە فیتنە دەنێتەوە دوای دەستی 100 کەس ماچ دەکا، لەوێ عەفوی دەکەی بەیانی دیسان دەرز زۆر ناگرێ، عیبەی پێ عیب نییە. 100 جار لە شورتەدا مەلەفی بۆ کراوەتەوە، 100 جار حاکم و ئەدادگای بینیوە، چەند جار سجن کراو هاتۆتە دەرەوە هەرچەک وەشانەکەی جارانە. ئەم ئینسانە شایان نییە لێی ببووری، بەڵام دەستی خۆتی لێ پیس مەکە، بەڵام دەمی خۆتی لێ پیس مەکە، لە ڕێی یاساوە، لە ڕێی قانونەوە تا بۆت دەکرێ کاری خۆتی لەگەڵا بکات، چونکە ئەمە شوڵی لێ هەڵدەکێشێ، ئەمە لەئیمە، ئەمە کەریم نییە. ئەگەر قانونیش هیچی بۆ نەکرا بیسپێرە بەخوا، بڵێ یا ڕەبی خوا لە شەڕی ئەم پیسە لام دەی، بڵێ من گەرنە ئازان ناکەم و لێن نابورم، دەمە دەست خوا، دڵنیا بەخوا تۆڵە لێ دەکاتەوە، بەڵام هیچ کات بە عەشایری و بە تۆڵەی شەخسی خۆت مەخە ئاستی ئەوەوە. خوای پەروەردگار جا دڵێ متەنەبی شاعیر قسەیەکی زۆر جوانی هەیە، متەنەبی هەرچەند شاعیرێک بووە کە لە ئیسلامیش دوور بووە، بەڵام شعرەکانی شتی جوانیان تێدایە، دەڵێ ئیذا ئەنتە ئەکرەمتە الکەریمە مەلەکتەه، ئیذا ئەنتە ئەکرەمتە الکەریمە مەلەکتەه وئین ئەنتە ئەکرەمتە اللەئیمە تەمەڕەدا. ئینسانی بەڕێز ئەگەر ڕێزت لێ گرت ئەیکەی بە عەبدی خۆت، ئینسانی بە حرمەت ڕێزی لێ بگرە وەکو عەبد و بەندەی تۆی لێ دێ، چونکە خۆی بەڕێزە. ئینسانی لەئیم و ناکەس بەچە ڕێزی لێ بگری بەسەر تازاڵ دەبێ، و ئەزانێ لێ ئەترسی، تۆ ڕێزی لێ دەگری، تۆ خۆت بە ڕێزی، ئەو وا ئەزانێ حیسابێکی تایبەتیت بۆ کردو لێ ئەترسی بەسەر تازاڵ دەبێ. بۆیە ئەگەر ئینسانی کەریم هەڵەی بەرامبەر کردی با کەسایەتی نەشکە، با هەر بە کەریمی بمێنێتەوە، لەو هەڵەی ببوورە و پاداشتی خۆت لە ئەڵڵا وەرگرە. وەلیمەن و ئینجا دەچینە خزمەت قورئانی پیرۆز، باسی هەڵوێستی کۆمەڵگامان بۆ دەکا، باسی هەڵوێستی من و تۆی مسلمان دەکا بەرامبەر زاڵم و مەزلوم، مافخورا و مافخۆر. دەفەرمێ وەلیمەن انتصر بعد ظلمه فأولئك ما عليهم من سبيل. وەلیمەن انتصر، کەسێک مافی خۆی بە جوانی وەرگرتەوە، بە جوانی وەرگرتنەوە لە وتارەکانی ڕابردوودا عەرزم کردن و جارش کە بە بیرتان دەخەمەوە،
کەس ئێستەمی لێکردی خوای گەورە نافەرمێ ئینتیقام و تۆڵە بستێنەوە ئەوەی بەکار نهێنا سەرکەوە بەسەر نارەکەتدا مافی خۆت وەرگرەوە بەم شەرتانە مافەکەی خۆت وەک خۆی وەرگرەوە بەبێ زیادوکە دووەم دڵنیابی کە لە دوای ماف وەرگرتنەوەکە تووشی شەڕ و ئاژاوە نابی فیتنەیەک گێخەن ناگرێ کابرا دقینن لێدا ناگرێ پاشی هەفتەیەش کە بێ بە نامەردی تۆڵە لێ بکاتەوە سێمیان بەڵاکە گەورەتر نابێ بەڵایەک یەخەی گرتووی ئەگەر مافی خۆت وەرگریەوە خوانە خواستەلواتێ بەڵاکە گەورەتر بێ کەسێک هاتووە بەردێکی بە سارەکەت کێشاوە ئەگەر لە سەری بڕۆی و بابەتەکە گەورە بێ لەوە چێ زەلامێکی تیا بکوژرێ فیتنەکە گەورەتر بوو هەر بە ماڵ بڕوا هێشتا باشترە چوارەمیان دڵنیابی کە گونەهباری لای خوا نابی شتێک ڕوو نادا کە دینەکەشتی لەسەردانەی پێنجەم دڵنیابی کە عیبداری لای خەڵک نابی ئەگەر کەسێ بەم شێوەیە مافی خۆی وەرگرتەوە بەڵام بعد ظلمه سبحان الله لە وردی ئەم قورئانە هەموو جار عەرزی جەنابتان دەکەم هەموو ئەم قورئانە دەبێت لەسەر پیت بە پیتی بوەستی لەسەر وشە بە وشەی بوەستی کەسێ مافی خۆی وەرگرتەوە و داوای مافی خۆی کرد بە شەرع و بە یاسا بەڵام چکەی بعد ظلمه دوای ئەوەی یەقینی هەبوو کەستەمی لێکراوە یەقینی هەبوو کەستەمی لێکراوە بەچی یەقینت هەیە بابەتێک هەیە خۆت بە مەزلوم دەزانی خۆت بە مافقراو دەزانی یەکەم جار بڕۆ خزمەت شەریعەتی ئیسلام بەڵام مەچۆ لە مزگەوتێکا لە مامۆستایەکی وەک من بپرسی لە مامۆستا فڵان کەس بپرسی بڕۆ لیژنەی فتوواکان لیژنە فتوواکانیش ئەبێت لە ئێستا چالاکتر بن بەڕاستی بە جوانی وەڵامی خەڵک بدەنەوە لە هەموو شار و شارۆچکەیەکدا یەکێکی زانایان لیژنەی فتوای هەیە ئەو مامۆستا بەڕێزانەش کە ئەبێت لە ئێستا باشتر کە ئێستایان زۆر باش نییە باشتر وەڵامی جوانی خەڵک بدەنەوە جەنابەت بچێ خزمەت ئەو مامۆستا شەرع زانانە بڵێ جەنابی مامۆستایان من لەگەڵ فڵان کەسی بەرامبەرمدا جا برامە خزممە هاوڕێمە شەریکمە هەز دەکەم غەدرێکم لێکراوە با بۆ جەنابتانی ڕاست و دروست وەکو خۆی باسکەم ئایا من مافم خلافەوە لە ڕووی شەرعەوە ئایا حەقم دەکەوێت ئەگە وتیان بەڵێ دەچم براکەشم بانگ دەکەم شەریکەکەم بانگ دەکەم دێن لە شەریعەتی خوادا چی بڕیادراوە مافەکەم داوا دەکەمەوە ئەگەر بابەتەکە لە ڕووی شەرعیەوە شەرع ئەمڕۆ هێزێکی نییە چارەسەر نەدەکرا بڕۆ بۆ لای قانون پێش ئەوەی بچیت لە مەحکەمە شکات بکەیت بڕۆ لە پارێزەرێکی زۆر شارەزا لە پارێزەرێکی ڕاوێژکاری قانون ناسی یاساناز بپرسە بڵێ جەنابی پارێزەر جەنابی محامی من ئەم بابەتەم لە ڕووی یاساییەوە هەیە تۆ بڵێ مافم بکەوێ من خۆم وا دەزانم حەقمە ئایا یاسا حەقم دەداتێ بە هەر لە خۆوە نەچم دەرگای مەحکەمە و پۆلیس و ئاسایش بگرم پرس بکە جارە پرسی قانون بکە دڵنیابە لە قانونا تۆ حەقت هەیە نەک بە گومانی خۆت واللهی من گومانم وایە کە تۆ غەدرت لێ کردوم ئێوە لەوە جێ شەیطان خسبێتێ دڵتەوە نەک بە فیتنەی ناحەس ئەوە زۆر خەتەرە فیتنەیەکی ناحەس دەیەوێت بەینی تۆ و براکەت تێکدا ئەڵێ ئەزانی براکەت غەدری لێ کردی ئەچێتە لای خوشکێک ئەزانی براکەت مافی خواردن لە میراتی باوکتاندا ئەوە ناحەزە دەیەوێت ئەو خێزانە تێکدا فیتنەی ناحەس بڕوا مەکە بڕۆ خزمەت زانایانی شەرعناس بڕۆ خزمەت زانایانی یاساناس لەوان بپرسە بزانە بە شەرع و بە قانون زوڵمت لێ کراوە یان هەر گومان و فیتنەی ناحەزە زۆر کەس بەڕێزان تووشی بەڵا بووە فیتنەی ناحەز پەمپی داوە ئەوەندەیان پەمپ لێدا هەتا تەقەشیان پێ لە ماڵی فڵان کەس کرد دوایی کابرا خۆی لێ بێوەری دەکات دۆزجا من حەقم چێ بەسەرەوە وریابە بە فیتنەی ناحەز مەخەڵەتێ دڵنیابە من بعدی ظلمی یەقینت هەبێ کە مافت خوراوە یەقینت هەبێ کەستەمت لێ کراوە ئەگەر چووی بە شەرع و بە یاسا مافی خۆت بە جوانی وەرگرتەوە ما عليهم فأولئك ما عليهم من سبيل أو جورة كسانا خلق نابي سرزنشتيان كا خلق نابي لوميان كا خلق نابي بلا والله عيب وكاكا توات كرت يو حقي داوي حقي خوي كردوا نابي خلق الرولة خشكة كابلا والله ناشرين بوتو شوي لداد قادا دعوة لصبراكة قيد كرت براي دايكو باوكي خود داوي ميلاتي كي باوكت كرت يو عيبي تدانيها او خوابو يداناوا او ياسابشي بوداناوا شعيبيكي تدايا أي خلق ئەی جەماوەر ڕۆشنبیران نووسەران مامۆستایانی ئاینی مامۆستایانی قوتابخانە قەڵەم بەدەستەکان ڕۆشنبیرەکان ئەبێ لۆمەی چێ بکەن إنما السبيل على الذين يظلمون الناس ويبغون في الأرض بغير الحق أولئك لهم عذاب أليم ئەبێ خەڵک بە تێگڕا لۆمە و سەرزەنشتی ئەو کەسە بکە کە ماڵی خەڵک دەخوا کەستەم لە خەڵک دەکا کە لە خەڵک ئەدا کە خۆی بەسەر خەڵکا ڕادەدا کە کەش و فش بەسەر خەڵکا دەکا کە بەڕاستی لەسەر زەویدا ئاژاوە دەژێڕێ
ئینسانێکی بەدە و لە هەر شوێنێکا بێ ئەو کۆمەڵگایە دەشێوێنێ ئەبێ بە هەمومان بڵین تۆ خەتاباری ئەگە برامبی ئەگە خزم بی کاکە تۆ کەسێکی نالەباری ئەبێ هەمومان ڕوو لەو کەین نابێ بە مەزڵومەکە بڵین بۆ داوای مافی خۆت کرد ئەبێ بە زاڵمەکە بڵین بۆ وا دەکەی بە هەمومان بە هەموو کۆمەڵگا بە هەموو چین و توێژەکانیەوە ئەوانە سزایەکی بە ئازاریان بۆ هەیە بەڵام بەداخەوە بەڕێزان بەداخەوە ئەمڕۆ زۆر جار بە مەزڵوم دەڵێ بۆ داوای مافی خۆت کرد بە زاڵم ناڵێن ئەی زاڵم تۆ بۆ وای لێ دەکەی هەروەکو بیهێنە بەر چاوت کەسێک پەنجەی کەسێک بەدانەکانی بگەزێ خەریکە پەنجەی لێ دەکاتەوە ئەمەی کە پەنجەی گەزراوە لە تاو ئازاری لەشی خۆی دەستی ڕادەتەچێنێ بۆی پەنجەی خۆی ڕزگارکە لە دەمی ئەو لەو کاتە دانی کابرا هاتە دەرەوە نابێ حاکم و پۆلیس و ئاسایش و من و تۆ بڵین ئەرە کاکە دانی فڵان کەست بۆ شکاند ئەبێ بڵین ئەی تۆ بۆ گازل لە دەستی ئەو گر لە تاوی خۆیان وای کرد فەقیرە ئێمە زۆر جار بەعکسەوە بە زاڵم ناڵین زاڵم تۆ بۆ وا دەکەی بە مەزڵوم دەڵێ ئەرێ بۆ دەنگت هەڵبڕیوە ئەرێ بۆ قسە دەکەی ئەوەش بابەتێکی خەتەرە بەڕێزان أولئك لهم عذاب أليم پەروەردگار دەفەرمێ هەر کەسێک ستەمکار بێ هەر کەسێک خۆی بەسەر خەڵکا ڕادا و زوڵم لە خەڵک بکا و بیان چەوسێنێتەوە ئازاریان بدا و لێیان بدا ئەوە عەزابێکی بە ئازاری بۆ هەیە لەسەر عەذاب ئەلیم دەتوانین بڵین 4 مانای هەیە یەکەمیان یعنی خەڵکینە بزانن ئەو کەسانەی کە ماڵی خەڵک دەخۆن ئەو کەسانەی زەوی خەڵک داگیر دەکەن ئەو کەسانی لە خەڵک دەدەن و خۆیان بەسەر خەڵکا ڕادەدەن بەهۆی حیزبەوە خۆی لە حیزبە بەشت دەزانێ و دەزانێ حیزبەکەی دیفاعی لێ دەکا بە قەوم و بنەماڵەکەیەوە دەنازێت دەڵێ خزم و کەسوکارێکی زۆرم هەیە هەر ئەوا بکەم 100 چەکدارم بە 1 دقە بۆ کۆ دەبێتەوە لەبەرەوە لە هەر کەس دە ماڵی هەر کەس داگیرکەم عەرزی هەر کەس بخۆم کەس ناوێرێ کەبرا فەقیرە خۆی دووسێ مناڵیەتی ئەمیش هەر ئەوە تەلەفۆنێ بکە قەوم و عەشرەت هەر هەمووی بە تاقم و تفەنگەوە خۆی دەبەستێ بەوان دەنازێ ئەڵێ ئەوەندە قەوم و کەسم لە دەدا ئەوەی تریان دەڵێ هەر ئاوا بکەم هەموو هێزی ئاسایشی حیزب لە پشتی منە تۆ چیت پێ دەکرێت هەر دەتوانم لە سجنا بدڕزێنم بە حیزبەکەی دەنازێ ئەو بە قەوم و هۆزەکەی دەنازێ ئەویان بە پارە زۆرەکەی دەناسێ ئەڵە من ئەوەندەم پارە هەیە ئەوەندەم حامی بەکرێ دەگرم ئەوەندە دەمی پۆلیس و ئاسایش چاوەڕ دەکەم تۆ هیچت بۆ ناکرێت فەقیرەکەی هیچی بۆ ناکرێت لە چاو ئەو هەموو پارەدار و سەرمایەدارەدا بە پارەکانی دەنازێ جاری وا هەیە خەڵک دەڵێ بەخوا فڵان کەس کورە سەر کەوت بەخوا چاکی خوارد خوا دەفەرمێ وا تێمەگەن بەخوا چاکی نەخواردووە ئەوە دڵنیابن ئەو زاڵمە ئەو لە خۆباییە ڕۆژێت یادەچێ دڵنیابن تووشی بەڵای خۆی دەبێ دڵنیابن ڕۆژە ڕیسوا دەبێ خەڵکی لە دڵنیابن زەواڵی بۆ دێ ئەم زاڵمە لە خۆی زاڵمتری بۆ دێ زەواڵێک دێ ئەم زاڵمە لە ناو دەبا تووشی کەسی خۆی دەبێ زۆر بە پیسی تێدەشکێ تۆ ماوەیەک چاوەڕێی لێ بکە خۆزگەی پێمەخوازە وا مەزانە کە ئەمە بڵێ دەستی دەڕوە بەخوا فڵان کەس زۆر مهمە لە تەعزیە 50 کەس دەستی بۆ بەسنگەوە دەگرێت چونکە چاک زاڵمە چونکە چاک لە خەڵک دەدا چونکە دەستی دەڕوە خۆزگەی پێمەخوازن عەذاب ئەلیم لەم دنیادا تووشی سزای زۆر بە ئێش دەبێ دووەمیان لە جەهەنەمە سزای هەر بە شیدەت بووە ئەو کەسانەیە کە لە دنیادا ستەمیان لە خەڵک کردووە کە خەڵکیان ئازار داوە کە لە خەڵکی بێتاوان و گوناه و بێکەسیان داوە سێمیان علامەی گەورەی کورد مامۆستا شێخ محەممەد شێخ تەها بالیسانی لە تەفسیرە بە نرخەکەی خۆیدا بەناوی تەفسیری بالیسانیدا لە تەفسیری ئەم ئایەتەدا دەفەرمێ ئەبێ حکومەت ئەوانە بگرێ و بیان کا بە پەند هەر کەسێک کە ستەمی لە خەڵک دەکرد لە خەڵکی دەدا پەلاماری خەڵکی دەدا ئینسانێکی ئاژاوە جێڕ و فیتنەچی بوو ئەبێت دەسەڵاتی وەخت و حکومەت واجبە عەذابێکی زۆر بە شیدەتی ئەوانە بدا بیان کا بە پەند و عیبرەت بۆ هەموو دانیشتوان و هاوڵاتیان کەس نەتوانێت ستەم لە کەس بکات چوارەمیان لەناو خزم و کەس و کاردا هەر کەسێکتان بینی خزمەکەت جار کەسە نزیکەکەت براکەی خۆت بوو ئامۆزاکەت بوو پورزاکەت بوو قەوم و عەشیرەتەکەت بوو بنەماڵەکەت بوو ستەمی لە خەڵک دەکرد پەلاماری خەڵکی دەدا پارەی ئەم و ئەوی دەخوارد دەستدرێژیەکە دەسەر ناموس و عیرزی خەڵک لە قورئانە دەفەرمێ ئەبێ پشتیوانی لێ نەکەی ئامۆژگاری بکە بیهێنەوە سەرخەت نەسیحەت لەگەڵ یا سوودی نەبوو پارەی بۆ کۆمەکەوە سوڵحی بۆ بکەیت بڵێ هەر قەوم و خزمە شتێکی بۆ دەینەمە زەلامێکی بکوشتووە با سوڵحی بۆ بکەین گوناهبار دەبی تۆ وەکو ئەول لێ دێ ئەبێ خۆی لێ بێبەریکەی بڵێ کاکە لەمەوەدا تۆ برای من نی تۆ لە هۆز و قەومی ئێمەنی ئێمە عەشرەتین ناومان هەیە بنەماڵەمان هەیە دیواخانمان هەیە دەرکمان هەیە بەڵام پیاوکوژمان نییە بەڵام کەسی نالەبارمان نییە ئەگەر تۆ ئەوا بکەی لەسەر ئێمە حیسابنی دەریکەن
خۆزگە ئێمەوە مام کردایە خۆزگە ڕئیس عەشیرەتەکان ناوی پیرۆزی عەشیرەت شتێکی جوانە دیوەخان بنەماڵە کەسانی بە حورمەتی وەکو جەنابتان کە کەسێکی ئاوان نالەبار هەبوو بە قەوم و کەسی دەنازی بانگی کە دوو جار ئامۆژگاری بکە تەنبیه نەبوو لە عەشیرەتەکە دەریکە بێبەریکە بڵێ بەیانی لەو سەجادە بتکوژن من حەقم نییە بەسەرتەوە کەس دیفاع لێ ناکە ئەبێ حیزبەکان کاتێک کە زانیان کەسێک بە حیزب دەنازێ بە بنەماڵی دەسەڵاتدار دەنازێ ئەڵێ کاکە من لە عەشیرەتی فڵانیم کە بنەماڵی دەسەڵاتداری ئەم وڵاتن من خزمی ئەوانە من خزمی فڵان دەڤەرم من لە تام و لەم لە بائم و ئەگەر وا بوو دەبێ حیزب بانگی کە بڵێ کاکە من تۆم ناوێ بۆ شەق وەشاندن مادام شەق لە خەڵک دەدەی مادام تەعەدا لە خەڵک دەکەی مادام بە هەوێ حیزبەکەی من دەچێت سەر خەڵک من تۆم ناوێ دەرت دەکەم ئەبێ لە حیزبەکە دەریکە نەک بە پێچەوانەوە بڵێ مادام شەق وەشێنی چاکە لەسەر جادە ئەوە بۆ من باشە ئەبێ حیزب بەدوی ئەوانەدا نەگەڕێت کە شەق لە خەڵک دەدەن بڵێ ئەمە بۆ من باشە ئەمە بە کەڵکی من دێ کە بەداخەوە حیزبەکان زۆر جار لەوانە دەگەڕێن کە بە حورمەت و شەریفەکان بەلاوە دەنێن کە دەبێت بە پێچەوانەکە بێ ئەگەر ئەم وڵاتە وڵاتێکی قانونی بێ و بمانەوێت تێیدا ئاسوودە و ئیسراحەت بین خوای پەروەردگار لە کۆتایی ئاەتەکانی سوورەتی شوڕادا فەرمووی ئەگەر لێبێ ولمن صبر وغفر إن ذلك لمن عزم الأمور خوای پەروەردگار فەرمووی هەر کەسێک صبر دایمە کەسێکی بە تەحەمل بوو خۆی بەدوی ئاژاو و بەڵادا نەدەگەڕا بەڵاکەش کە یەخەی گرت زۆر ئارامگرە بەرامبەر بە کەسی لار و لەوێر و لاسار زۆر بە تەحەمولە صبر هەر کەسێ سەیری خۆت کە دڵت بە خۆت خۆش بێ ئەگەر وای صبر و تەحەملت هەبوو بەڕێزان تکاتان لێ دەکەم لەم وتارەدا با ئەمە بکەین بە عەمەل خوا ڕەحم بە خۆم کە ئەنجا بۆ ئێوە بیکە بە کردار کە بەڵای یەخەی پێگرتی بەڵایەکە جاری وا کەسەکە بەخوا ناناسی نەچوویتە ماڵی نەهاتۆتە ماڵت لەو سەرجادە یەخەت پێ دەگرێت بڕوا بکە وریا نەبی لە ماوەی 1 دقەدا بۆ 5 دقە ئاژاوەیەکی وا ڕوودەدا 5 ساڵ لە سجنا دەبی 5 چرکە خۆت بگرە 5 چرکە ژمێر حیساب بکە 1 2 3 4 5 چرکە بوو 5 چرکە خۆت بگرە و تەحەمل بکە واللهی لە بەڵایەک بە دوور دەبی دواتر 5 ساڵ لە زیندانە دەڕزەی 5 دانە ساڵ بەهۆی ئەوە دەچێت زیندانەوە تخوا ناتوانانی 5 چرکە خۆت بگری خەڵکە بۆ لەم شاری هەولێرە و لەم کوردستاندا لەسەر هۆڕن نەکوژرا خۆ کابرا یەکتریان نەناسیەوە لەو سەر شەقامە یەک هۆڕنی توندی بۆ لێداوە بۆی دابەزی و مەغزانێ فشێکی پێوە نایە ئێستا چەند ساڵە زیندانایە بە هیچ سوڵح ناکرێت ئەگەر ئەو هۆڕنێکی توندی بۆ تۆ لێدا 3-4 فولایەتی لەسەر یەک بۆ لێدای پەنجەی ڕاوەشاند و هەڕەشەی کرد دام بە خۆتا بگرە 5 چرکە سەبر بگرە 5 چرکە دەست مەخە سەر هۆڕنەکە تۆ 5 چرکە دەست بۆ فولایەتەکەت مەبە 5 چرکە دەست لەسەر سوکانەکە قایم کە و پەنجەت ڕامەوەشێنەوە واللهی بۆ خۆی تێدەپەڕێ تێپەڕێیان نە لە 5 چرکە دەڕوا ئاودی و دەبێت لە تۆ نەجاتت بوو لەو بەڵایە ئەی ئەگەر هۆڕنت بۆ لێدایەوە فولایەتت بۆ لێدا بووە بۆ یەکتر دابەزین واللهی لەوانەیە زەلامێ بکوژەیە کەسیشە بریندار بێ 5 ساڵ لە زیندانە بڕزەی دەشتی 50 کەسیش ماسکی تا سوحەت بۆ دەکا بە 5 چرکە لە بەڵا بە دوور بووی سەبەڕە خوا دەفەرمێ هەر کەسێک خوا ڕەحمی پێ کرد بەسەر خۆی ئازاڵ بوو کابرا تەلەفۆنی بۆ کردووی دڵی پڕە بەرامبەرت کۆمەڵە قسەی کاڵ و تاڵ و بێتامت بەرەو ڕوو دەکا 5 چرکە جوابی مەدەوە 5 چرکە بەسەر خۆت ئازاڵ بە واللهی تەریق دەبێتەوە بڵێ کاکە قسەکانی تۆ گریمان هەمووی ڕاستبوون با جارێ لێگەڕین دواتر یەکتر دەبینین و قسە دەکەین بۆ ئومێدی خوا ڕەحممان پێ بکە خوا لێمان ببوورێ هەر ئەوەندەی پێ بڵێ 5 چرکە بەسەر خۆت ئازاڵ بۆ جوابی قسە تاڵەکانی مەدەوە واللهی دۆ خۆی داوای داوای لێبرن لێ دەکا ئەزانێت تۆ چەند گەورەتر بووی لەو 5 چرکە لە مەجلیسێکەی کەسێک تۆ قسەیەکت کردووە بەرەو عەکسی تۆ قسەکان دەکاتەوە ئەوێ تۆ بشکێنێ ئەوێ ڕەدی تۆ بداتەوە هەوڵ بدە قسەکانی پەرت کە بەڕێزان هەوڵ بدە لە خۆتیان لادا کۆمەڵە قسەی پێیە دڵی پڕە قسەی بێتام قسەی وەکو دڕکەزی ئەیکا بەدڵتا هەوڵ بدە ئەوانە مەهێڵە بەرتۆکەون بەم لاولادا پەرتیان کە دوای ماوەیەک هیچی پێ نامێنێت تۆ زاڵەبی بەسەر ئەوە مەجلیسەکە ئەبێتەوە بەهی تۆ بەس ئەمە لێزانینی دەوێت ئەمە سەبری دەوێت وەلیمەن سەبەڕە مامۆستای نووسەری بەتوانە مامۆستا محەممەد ساڵح پندرۆیی کە ناسراوە بە مامۆستا جگەرسۆس لە کتێبەکەیدا چیرۆکە کاریگەرەکانی ژیان لە بەرگی 2 لاپەڕی 288 چیرۆکێکی پند ئامێزم لەو کتێبەیدا خوێندەوە مامۆستا جگەرسۆس دەڵێ کابرایەکە بوو
پیاوێکی بە حورمەت و بەڕێز و حەڵاڵخۆری وەکو جەنابتان ئەهلی مزگەوت پارەیەکی پێبوو لە مامەڵەیەکە وەریگرت بوو نالەبارێک دزێک ڕێگرێکی کەم عەقڵ بەهێز و توانە ئەوەی پێی دەنازی دەماچەیەک و چەند فیشەکێکی تێدایە شوێنی کەوت لە بازاڕە کۆڵان بە کۆڵان تاوەکو مەلەو لە شار چوە دەرەوە یەخەی پێگرت و دەماچەی خستە سەر سنگی وتی چی پارەت پێ ئەزانم زۆرت پێیە هەمووی دانێ کابرا زۆر ژیر و عاقڵ بوو وتی ئەم کەم عەقڵە دەماچە فیشەکی لە بەرە لە سەد دڵمەدا با ماوەکەم بڕوە پارەکانی دەرێ ناوتی کاکە وەڵڵا ئەوەی پێمە ئەوە وەرە تەفتیشیشم کە وتی دەی تەواو من ناتکوژم حەق منێ بەسەرتەوە یەکتر ناناسین وتی ماڵت ئاوا بێ کوڕە بەوەی نییە تۆ کابرایەکی ڕێگر و ماڵخۆری بەڵام مەردی ئەوە تا منن نەکوشت بەڵام وەرە یەک پیاوەتیم لەگەڵا بکە وتی چییە وتی وەڵڵاهی ئەم پارەیەکی خێزانەکەمە هیچ نەکەمە منیش لە ژنەکەم زۆرە ترسم بچمەوە ماڵەوە بڵێم پارەکەیان لێ ساندوم دەڵێ هەی ترسنۆک چۆن تۆ پیاوێکی بەو خوا دەرم دەکا وەرە پارەکە بە گردن ئازایی بۆ خۆت یەک پیاوەتیم لەگەڵا بکە وتی چییە چاویش وشەی پیاوەتی تۆ پیاوێکی مەردی ئەوەندەی کە فووی تێکرد و هانیدا وتی وەرە کوڵاوەکەم دادنم شەپقەیەک لە سەریا بوو لەوێ دایدنم فیشەکێ بنێ بە کوڵاوەکەمەوە ئەڵەم وە تا فیشەکی لەسەر سەرم ڕاگرت بوو فیشەکی تەقانقەری بوو سەرم هەڵگرێ بەس کوڵاوەکەم با لەوێ بێ وەڵا وتی گۆرە بەسەر چاو کوڵاوەکە دانێ وەڵا فیشەکێکی بە کوڵاوەکەیەوە نا وتی تەواو وتی وەڵڵی دەترسم ژنەکەم بڵێ بە یەک فیشەک چەکیان کردی پارەکەیان لێ ساندی چاکەتەکەم دادنێم پیاوی چاوە فیشەکێ بنە بە سەر قۆڵمەوە فیشەکێ بنە بەر شانمەوە فیشەکێ بنە بەلای جیرفانمەوە ئەڵێم کوڕە ئەو کابرای هاتبووە سەر ڕێگام زۆر بەغیرەت بوو بەخوا فیشەکی بە خەسار نەدا بەس خوا نەیکوشتم ئەوە تا ئەو هەموو فیشەکە بە چەکەوتی چاکەتەکەت دانێ چاکەتی بەدارێکەوە کرد ئاخی فیشەکی پێوەنە ئەوای کردی وەڵا فیشەکی تیان نەما کابرا وتی من لە دەماچەکەدا دەترسامێنە هەزاری ئۆکتۆب ئەوە بە ئادەم وەڵا پەلاماری ملی دا و دووسێ زلەیلێدا و پارەکەی خۆشی لێوەرگرتەوە وتی تەواو فیشەکەکان پێ قاڵی کردی بەڕێزان جاری وایە کابرا فیشەکەکانی قسەکانی پەرت کە بەم لاولادا با هەر یەکەی بۆ لایەک بڕوە دڵی هیچی تیان نامێنێ دواتر مەدیس دەبێتەوە مەدیسی تۆ زۆر بە ژیرانە کابرا لە بەڵا خۆی لادا ئەتوانین ئەمە دەرس و عیبرەتی لێوەرگرین خوا فەرمووی وەلەمەن سەبەڕە وەغەفەڕە جاری وا هەیە لە بینی لێبوردن و تۆڵەسەنەوەدا هەردووچیان تۆ ئازاد کراوی خوا دەفەرمێ کەسێ لێبوردنی هەڵبژار بەسەر ئینتیقام و تۆڵەدا بە لێبوردن تۆڵەی لە بەرامبەرەکەی کردەوە پێی وت فڵان کەس من ئەوە تا مافی شەرعی و یاساییم بەلای تۆوە هەیە ئەتوانم تۆڵە لێ بکەمەوە ئەتوانم بەگرتت دەم سژنت کەم عقوبەت دەم ماڵت لێ بستێنم بەڵام من ئاشتی خوازم من پیاوێکی بەڕێزم من کەسێکی بە حرمەتم من ئەمەوێ ئەم وڵاتە شەڕ و ئاژا و دەنگە دەنگی تیانە بێ ئەمەوێ بینی خەڵکەکان فیتنە و فەساد دروست نەبێ ئەوە تا لەسەر حەقی خۆشم لە تۆ دەبورم ومێدەوارم تۆ وەکو من چاکبی من پێم عیبە خۆم بێن مەئاستی ڕیزی تۆی خراپەکارەوە بە خراپە جوابت دەمەوە وەڵڵاهی ئەوە گەورەترین تۆڵەیە ئێمە هەموو ڕۆژە قورئان دەخوێنینەوە قورئان لە سوورەتی یوسفا باشترین نمونەمان بۆ باز دەکا ئەڕێ بەڕێزان هەر ستەمێکت لێ بکرێ بە قەدەر یوسف ستەمت لێ کراوە نەبەخوا لە شێشەوە ستەمەکە لێ بکرێ لە براکانی خۆتەوە دەدانە برایمە لە ئەستور بێن تۆیەکی مناڵکاری بێتاوان بخەنە بیرێکەوە چاڵە ئاوێکەوە ئەتر خوا ئەزانێت چیت لێ دێ لە دوایدا چارەنووسێکی ڕەش بگرێ ببرێ بە کۆیلایەتی بفرۆشرێ تووشی بوختان ببی بخرێتە زیندان چەند ساڵی زۆر کاتێک کە براکانی دەچنەوە بەردەستی و دایان ناسێتەوانێ ئەو هەموو پیاوەتیان لەگەڵ دەکا بە یەک وشە عەفویان دەکا لا تثریب عەلەیکم اليوم هیچم لەسەرتان نەما بڕۆن گردنتان ئازابێ لۆمەشتان ناکەم بە چاویشتان نادەمەوە تکاتان لێ دەکەم لەم ڕۆ بەدووە با باسی ڕابردوو نەکەین ئەو لاپەڕانە کۆتایی پێبێنین سبحان الله لەم دڵە گەورە دڵم پاک بۆ بەرامبەرتان هیچی تیانەما لا تثریب عەلەیکم اليوم مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز ڕەحمەتی خوا لێ بێ لە تەفسیرەکەی زۆر جوان دەفەرمێ وتی لەلایەن خۆمەوە گردنتان ئازابێ وەڵڵاهی ڕۆژە لە ڕۆژان باسیشی ناکەمەوە بە چاوتاندا نادەمەوە چ خراپەیەکتان بەرامبەر بە من کرد يغفر الله لكم لەلایەن خۆشەوە داوا دەکەم خوا لێتان خۆش بێ یا ڕەبی خوا لێتان خۆش بێ وهو ئەرحەم الراحمین دڵنیام خوا لێتان خۆش دەبێت چونکە خوا زۆر بە سۆز و میهرەبانە سبحان الله لەو دڵە گەورە کاتێ باوکی براکانی هاتن لە چوادەوری کۆبوونەوە چەند بە جوانی قسەی کرد فەرمووی باوە گیان خەونەکەم هاتە جێگا ئەوە تۆ ئەوە براکانم هەموو وەستاوین گومان ببە بڵێ ڕەن بێ ڕۆژە براکەی خۆم ستەمەم لێ بکە گومان ببە خزمەکان لەگەڵت خراپ بن
گومانت بەدڵا بێ ئەو کەسەی خۆشی دەوی بە حیساب. ئاخر خێزانی عەزیزی میسر لە خۆشەویستی یوسفا وای لێ هاتوا سەرگەردان بوو خستێ زیندانەوە. گومان ببە ئەو کەسەی زۆری خۆش دەوی سجنت بکە بەخاتە زیندانەوە تۆمەت و بوختانت بۆ دروستکە. بەس ئاگال لە خۆت بێ قەت گومانی خراپ بەخوا نەبەی. یوسف ئەو هەموو بەڵایی لێ بەسەر هاتووە لەلایەن ئەو نامەردانەوە کە چی دەفەرمێ وەقەد ئەحسەنە بی، خوا زۆر چاکەی لەگەڵ منا کردووە. قەت نەچی بڵێ خوایە بۆ واد لە من کرد، قەت گومانی خراپ بەخوا نەبەی. ئەوە گەورەترین بەڵایە پەنا بەخوا. کەسێک گومانی خراپ بەخوا بەرێ ئیمانەکەی لەدەست دەدا. قەت گومانی خراپ بە ئەڵڵا نەبەی. فەرمووی خوایە هەمووی خێری تێدا بوو، خوایە ئەوەی تۆ بیکەی هەمووی چاکەیە لەگەڵ منە. فەرمووی باوە گیان خوا زۆر چاکەی لەگەڵ کردم. إذ أخرجني من السجن، منی لە سجن ڕزگار کرد. باوە گیان چاو لێ باسی بیرەکە ناکە لە بەرخاتی براکانی. باسی بیرەکە عەفومان کردن تەواو ئێستا مەجلیسی خۆشیە بە یەک شادبوونەوەیە. نابێ بڵێ بابە من لە بیرێکا بۆم و کابرایەک باش بوو کاروانچی ڕزگاریان کردم چکە برینی براکانی دەکولێتەوە. ئەی پێشتر عەفوی نەکردن وتی تازە ڕۆژە سەرزەنشتان ناکەم و ئەو باسە مرد. باسی بیرەکە ناکە، باسی براکانی ناکە. خوا زۆر چاکەی لەگەڵ کردم باوە گیان منی لە سجنا ڕزگار کرد. خوا ڕزگاری کردم. ناڵێ وەڵا هاوڕێیەکم هەبوو پێم وەدەگە چوویە لای پاشا باسی بێتاوانی من بکە. ناڵێ باوکە گیان باش بوو خوای گەورە ڕەحمی کرد پاشا خەونێکی بینی کەس پێ لێک نەدەدرایەوە من نەبێ بەهۆی ئەوە ڕزگار بووم. ناڵێ ژنی عەزیزی میسر بۆ خۆی هاتووتی ئەلئانە حەسەسە الحەق، وەڵڵا من بوختانم بۆ یوسف کە ڕزگاری کەن و بێتاوانە. وتی ئیذ ئەخرەجەنی، خوا بۆ خۆی ڕزگاری کردم. بەڕێزان هەمووی بژێڕەوە بۆ خوا، هەرچی شتە ڕووی داوە بە خوا دەکرێت. بڵێ خوایە فەقەت تۆ هەرچی چاکە لەگەڵم کراوە لەو بەڵایە ڕزگارم بۆ خوایە تۆ بووی. اینجا فەرمووی وەجاء بیکم من البەدوی، خوا ئێوەی لە بیابانەوە هێنا بۆ شار. نافەرمێ من هێنا من ئەها ناردم بە دووتاندا پیاوی خۆم نارد و چەکدارم نارد و حشترم نارد و ئەسپەم نارد ماڵەکەی هێنان بۆ شار. خوا ئێوەی هێنا، خوا چاکەی لەگەڵ من کرد کە ئێوەی شاد و شکر کردمەوە. بەو برایانەی 40 ساڵ عەزابم دەدەن کە چ شکر شاد بووینەوە ئەوە تا لە سفرەیەکە لە ماڵێکە بە یەکەوە کۆبووینەوە خوا لێت بە زیاد بێ. ئەوە خوا ئەو چاکەی لەگەڵەوە کرد. جا بەڕێزان ئەوە هاتەش پێمان دەڵێ هاتنی مرۆڤ لە بیابان و لە لادێوە بۆ ناو شار فەزڵی خوایە، ئەبێ لە خۆی نەگۆڕێ. شارنشینی چاکترە لە بیابان نشینی، چونکە مەجلیسی عیلم و مزگەوتی گەورە و زانکۆ و دەرس و دەوری تێدایە. من بعد أن نزغ الشيطان بيني وبين إخوتي، دوای ئەوەی کە شەیطان من و براکانمی لە یەک کرد. ناڵێ دوای ئەوەی شەیطان بە براکانمی کردیان بە من کرد، وا ناڵێ خۆشی دەخاتە ڕیزی براکانیەوە. دوای ئەوەی شەیطان نێوانی من و براکانمی تێکدا، بەخوا یوسف هیچ تاوانی نەبوو بوو بەرامبەر بە براکانی، هیچ شەڕ و ئاژەوەی لەگەڵیانە نەبوو بوو. بەڵام بۆ ئەوەی دڵیان گەرد نەگرێ مەجلیسەکە مەجلیسی ئاشتەوایی و لێبوردنەوە و پاکبوونەوەیە، خۆشی دەخاتە ڕیزیەوانەوە. شەیطان وای لێکە بینی من و براکانمی تێکدا. ئێستا سوپاس بۆ خوا شەیطان لاچوە لە نێوانماندا و بە یەک شاد و شکر بووینەوە. ئەم لێبوردنە گەورەیە. توخوا ئەوەی یوسف بەرامبەر براکانی کرد خودی کوشتن نەبوو بۆیان، ئەگە سجنی کردنایەکی چەند ساڵ سجنی کردنایە، ئەگە بی کوشتنایە بەقەدەر ئەو مەجلیسە و ئەو دانیشتنەوە قسە جوانانە ڕێزی دەبوو. نەخێر، قورئان هەڵوێستەکەی بەرز نرخان، لە قورئانە تۆمار کرا یوسف سوڕەتی بەناوە ناودرا بۆ ئەوەی من و تۆ کە قورئان دەخوێنینەوە ئەمانە بکەین بەکردار. خۆزگە ئەم قورئانە پیرۆزە، خۆزگە ئەم وتارانی کە ئێمە باسی دەکەین بکرایە بە مەنهەجی پەروەردەیی لە ناو قوتابخانەکانماندا، هەل لە بنەڕەتیەوە تا زانکۆ بخوێندرایە. بەداخەوە جای وایە واتەواتێک دەبیسترێ کابرایەکی ناحەزی دڵڕەش وەڵا کاکە دەرسی ئاین لە مەکتەبا نەبێ باشە، نەوەکو دەرسی پەروەردەی ئیسلامی تونند و تیژی لێ بکەوێتەوە. تیرۆر توخوا قسە هەیە لەمانە جوانتر بێ، ئەمانە بخوێندرێ. ئەمەی کە باسی دەکەین بە مەنهەج بوترێتەوە لە مەکتەبە. هەل لە مناڵیەوە لە بچووکیەوە مناڵەکە مامۆستا پێی بڵێ ئەم دەرسە ئاەتەکانی سوڕەتی ئەشوڕا کەستەمت لێکرا چۆن مافی خۆت وەردەگریەوە بە نەرمونیانی چۆن پەنا بۆ شەرع و یاسا دەبەی. ئەگەر مناڵێک وتی مناڵەکە مامۆستا پێی بڵێ ئەگەر ڕۆژە ستەمت لێکراوە بە کردار جێبەجێت کرد شەڕ لەگەڵ هاوڕێکەتانە کرد من نمرەت دەدەمێ. دەرەجەی دەرسی ئاین لەسەر کردارە. واللهی چەند ساڵێکی تر مناڵانێکمان بۆ پێدەگەنەوەی داهاتوو هەمووی بە سەبر بە تەحەمل ڕۆخۆش شەڕ و هەرا و یەک پڕژان ڕوونادا. ئەبێت لەوێەوە ئێمە پەروەردە دەست پێ بکەینەوە. بۆیە داوا دەکەم لە حکومەتی هەرێمی کوردستان ئەم قورئانە بکاتە مەنهەجی ژیانی خۆمان. ئەبێ ئەم قورئانە ئەم ئاەتە پیرۆزانە بکرێنە سەرچاوەی سەرەکی دەستور لە هەرێمدا.
خۆزگە ئەما بەم شێوازە جوانە نەک گوانەیەکی ئاینی وشک و برنگ جاری وا مامۆستاش خۆشتاقەتی لێ نێ و تەلەبەکەش فەقیرە نازانێت چۆنی لەبەرکە هەر لە کۆڵ دەکرێتەوە یان لە دەرسی شەشەمە یان هەر دەرسێشکەی لە ئینگلیزی لە زیاتی دەخوێندرێ بەخوا ئەمە لە ئینگلیزی و لە بیرکاری و لە فیزیا و کیمیا زەڕوترێت چونکە ئەمە پێت دەڵێت چۆن دەژی چۆن بەریەککەوتە دەبێت لەگەڵ خەڵکە بەڕێزان ئێستا زمانی لادێ قەدیم نەماوە جەنابەت لەسەر مڵک و ماڵەکەی خۆت ساڵی 2 جار شار و ئاوەدانی بینی جارێک بۆ جلکڕین جارێک بۆ شتکڕین اینجا دوای 4 سارت چاو پێ نەکەوت پێ ئێستا هەر یەکێک لە ئێمە لە بەیانی زوو کە لە ماڵ دێتە دەرەوە لە بازاڕە لە زانکۆدا لە مەعهەدا لەسەر شەقامە لە کاسپیتە بەردەوام بەرەو ڕووی خەڵک دەبیتەوە وایان نا بەردەوام لەگەڵ خەڵکە بەرەو ڕوو دەبیتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم موژدەیەکی گەورەمان دەداتێ دەفەرمێ مدارات الناس صدقة ئیمام ئیبن حیبان لە صحیحەکەیدا بە حەدیثێکی حەسەن هێناوێتی هەر کەسێک خۆی لە بەڵا لادا و خۆی بگونجێنێ لەگەڵ خەڵکا و چاوپۆشی لە خەڵک بکا و لەبەر بەڵا و موسیبەت ڕاکا و بەدەم خەڵکی نەزان و نەفامەوە بە زەردەخەنە و سەلامێک کۆتایی بە فیتنەکە بێنێ صدقەتون خوا هەمووی بە خێر و خێرات بۆ دەنووسێ هەر کاتێک سەبرت گرت و لێخۆشبوونت نواند و خۆل لە بەڵا لادا والله وابزانە دەستت کردو بە جیفان تا پارەت کردو بەخێر خوا ئەمەت هەموو بۆ لە تەرازوی چاکەکانی قیامەت دادانێ بەڕاستی موژدەیەکی گەورەیە داواکارم لە خوای پەروەردگار یا ربی خوای ئەرحەم الراحیمین لە بەڵام موسیبەت لامان دەی یا ربی خوایە شەڕەنگێزمان نەکەی خوا لە شەڕی شەڕەنگێزان و خراپەکارانیش خوا بە دوورمان کەی یا ئەرحەم الراحیمین ئەوانەی کەوا تووشی بەڵا و فیتنە بوون یا ربی خوای ڕزگاریان کەی یا ربی خوای ئەوانەی بە ناحەق ژیراون خوای ڕزگاریان کەی خوای پەروەردگار ئەوانەی نەخۆشن هەر جۆرە نەخۆشیەکیان هەیە یا شافی یا الله شیفای بەخێریان بۆ بنێری خوای نزیکترین کاتە شیفا بۆ هەموو نەخۆشەکانمان بنێری ئەوانەی دڵتەنگ و غەمبارن خوای دڵخۆشیان کەی ئەوانەی هەر گرفتێکیان توش بووە یا ربی خوای دەرگای ڕەحمەتی خۆتیان لەسەر بکەیتەوە عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون